بۆیە پێویستە بکوژرێ. خۆی تعالی قبولی ناکات لە ڕووی شەرعەوە کوشتنی ئەو ئێسترە. ئاژەڵە لەگەڵ سێ ئاژەڵی تر لە نزیکی بانی بنۆک بۆ هۆی ئەلغامەوە کە پیانە تەقیبەوە ئەو سیانی تر کە ماین بوون دەست بە جلەیات یا چوو بوون ئەمەیان قاچی بڕێکی لێ قرتاوە. ئیتر هاوشاریەک وەکوێکی ئێمە چالاکوانێکین و بۆ دوای هەواڵەکان نەچین لە ڕێی ماسنجرەوە ڤیدیۆکی بۆ ناردم کە هەوڵی چارەسەری بین. منیش دەست بەجێ بداداشنم کردو لەگەڵ لایانی پەیوەندیدار و ڤێتەنەری و ئاژەڵ دۆستانەمانە قسەمان کردو لە ئەنجامە بۆ گەشتین کە ئەمە چارەسەرەکەی ئەوەیە کە قاچێکی دەستکردی بۆ دروستکرێت و بتوانرێت بڕوات نەگەوەی کە دیچان باروشتی پێ بکرێت یاوەی کە بتوانێت بژێت و بە قاچێکی دەستکرد بێت. ئێمە سە کێشەمان بەس ئەوەیە کە قاچەکە دروست بکرێت لە ڕووی کولفێش و کێشە نیە چونکە چەند کەسێکی باڕێز ئامادەی سەرفکردنی و پارێشیان هەیە بۆ دروستکردنی قاچەکە ساوی کە لای ئێمە زۆر گرنگە چارەسەر بکرێت بەو شێوازە و کە یەکێک بڵێت من ئەزانم ئەو قاچە دروستکەم ماوەی دەڕۆژە بێ وای لێ هاتووە. بەڵام لە دوێنێشەوە کە ئەو ڤیدیۆتامان بڵاو کردەوە چەند کەسێکە هاتم بە بەردەوامی دەرزی دژە ئیلتیهاب و ئازار و ئەمانی لێدەن بۆی کە زیاتر تەحامولکە چونکە لە ڕاستیەک و باسییان کردووە هیچ ساگەر خوێنیتیان ماوە خوێنی لەبەر ڕۆیشتووە خوێنیشی دەست ناکەوت کە بڕێن لۆشە چارەسەریکەین ئەم کۆمەڵە شتانە وردە ئەکرێ بەڵام بەس قاچەکە زۆر گرنگە لە ئێمە کە کەسێک بتوانێت هاوکارمان بێت لە شێوازی دروستکردنەکەی. ئەم هێسرەیەشی هەر ئاژەڵێکی تر کە تووشی قاچشکانە بێ کە تووشی ئەم بە شێوەیەکی گشتی قسەیەکەی کە تووشی قارشکانە بێ شوێنێکی پەلێکی ئەقرتێ ئەمە بە هیچ شێوازێک چارەسەری نییە. بۆ نمونە ئەگەر ئەسپی بۆ سیباغ بێ ئەوە پێویستی بە ئەسپێکە کە توانایەکی بەهێزیە بێت لە پلاقەکانیە بەڵام ئەم کە قاچیشکە بە هیچ شێوازی جارێکتر ناگرێتەوە باری ئاسایی خۆی بۆیە پێویستە بکوژرێ. ئەسب لە بەرەو گۆشتەکە ئەخورێ لە زۆر وڵاتانە سەری بڕن گۆشتەکە ئەخۆ هێسر کە بۆ بار بەکارەهێنرێ لەو شاخانە بەداخەوە ئەو کەسی کە ئەم هێسرینەوە هێناوتە خوارەوە بە ناو سیسایەق ئیشێکی زۆر غەڵەتی کردووە چونکە ئەسڵن ئەبووە هەر لێ بکوژرایە. ئەم وڵاخە ئەگەرمانەوە چارەسەری سەرەتایی بکەن وەکو شێوەیەکی ئینسانی ئەگەر کەسێک هەبێ شوێنێکی تایبەتی هەبێ ئەم ئاژەڵە بگرێتە خۆی خزمەتی بکە بە تایبەتی هاتە ئەو ڕۆژەی خۆی خوا گیانیە کێشێ ئەکرێ مەسەن تەداویکی بکەین قاچی پاکەینەوە ئەو دەمەی کە کراوەتە پێسەکە بیدەنەوە دەمێک و بیدورینەوە بۆی ئەوانەتر خوێن لێنێەوە ئەو زووتر ساڕژە بێبرینەکە. ئەمە ڕێکاری سەرەتایی. ڕێکاری دووەم کە ئەگەر بمانەوە بڕوا بە پێخۆی ئەو کاتە پێویستی بە قاچی سەناعیە. قاچی سەناعی لە وڵاتی ئێمە دروست ناکرێت. ئەگەر هەر هەیش بێ لە خەستخانە تایبەتەکانی سلێمانیە ئەوانەی کە زۆر گرنگیە دەن بەم وڵاخە بەرزەوانە ئەکرێ بۆیان دروست بکەن بەڵام ئەمیشە ڕاستی کولفەیەکی ئەوێ چاودێریکی تایبەتی ئەوێ کێ بەم کارە هەڵەسێ ئەوەی تر ئەو کەس ئەگەر کەسێک لێرەوە گوێ لێەوە ئامادەیەوە کارە بکە ئێمە لێرە ئەتوانین چارەسەری سەرەتایی بکەین و دوای ئەوە حواڵەیەوە شوێنێکن کە ئەو قاچی هەیە. ئەم دوو ئیشە ئەکرێ ئەگەر ئەم دوانە نەکرێ ئەم دوو ئیشە نەکرێ کەسێک نەبێ لە هەردوو حاڵەتەکە ئەبێ کەسێکی بە تایبەتی چاودێری بکە کەسێک نەبێ چاودێری بکە چ تەداوی بکەیت چ قاچی سەناعی بکە هیچ سوودێکی نییە. بۆیە ئەم وڵاخ قاچە خاتە عەرز ئەگەر قاچی بۆ دروستکەی قاچی بۆ دروست نەکەی قاچ ناخاتە عەرز بە یەک پەلیش بە تایبەتی قاچی دواتە حەدی باشتر بەس پەلی پێشەوە کە دانەی قرتابێ ڕۆشتی زۆر زەحمەتە بە تایبەتی کاتێکە لە کۆڵانێکیشان من مەرەخەس بێ من ئەڵبەردی تێگرێ عەزیەتە درێ بەم شێوازە بۆیە باشترین چارەسەر لەم حاڵەی ئێستا کە کەسێک نەبێت چاودێریکە کوشتنەکەیەتی. دوێنێ تەلەفۆنیا بۆ کردم ئەو بەرادرانی پۆلیس ڕاستی من چوم سەیرم کرد ڕێکخراوێکیش پێی وتبوون ئەوە چارەسەری نییە بێ بکوژرێ بە دەرزی شێوازی کوشتنەکەی پێوترێت تەڵقەی ڕەحمی پێوتانی کوشتنی بە بەزەیانە بەبەزیتری ئەوەتە فیشێکی نێ بەناوچاویەوە زخێرات گیانی دەرەچێ یاوەتە دەرزێکی بۆەکەی دەرزیەکە هەندێک دەرزی ڕاستەخۆ لە دڵی ئەدرێ هەندێک دەرزیژێ بەدەمار بۆ یەکەی ئەی کوژی و هیچ ئازارێکی ئەو تۆ نابینێ و نەجاتی بێ. مامۆستا تۆ ڤیدۆی ئەم هێسرت بینی کە دەستی پێشەوەی قرتاوە لەم حاڵە کاتەیە دروستە کوشتنی یاخودنە دروست نییە باخوای تعالی خۆی بیکوژێ لەبەر ئەمەی چون کە هەموو گیان لەبەرێک چونکە خوای تبارك وتعالى فەرمێ وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم هەموو شتێک حتا تەنانەت گڵای داریش درەختیش گژ و گیاندار و بێگیان هەمووی تەسبیحاتی خوای تعالی ئەکات
فمن نییە هیچ شتێک إلا تەسبیحاتی خۆی تعالی ئەکا بەڵامەکو ئێوە لە تەسبیحاتەکەی حاڵی نابن و تێناگەن و ئاگادانیان بەسەریا جا لەبەر ئەوەی ئەمە گیانداریەکە ئیمجارە نەگۆشتی ئەخورێت ئیمجارە وەنە زوڵمێکیش ئەکات زەرر و خەسارێکی هەیە خۆی تعالی قبوڵی ناکات لە ڕووی شەرعەوە کوشتنی ئەو ئێسترە